هەڵوێستە مێژووی و نمونەیەکەی کۆمەڵی دادگەری لە نێو شەقامی کوردستانیدا دەنگدانەوەی بەرفراوانی بە دوای خۆی داهێناوە و چین و توێژە جیاوازەکانی کۆمەلگا ئەو هەڵوێستەی کۆمەڵ بەرز دەنرخێنن. بەرنامە ڕێژەکە کراوە کۆمەڵی چاودێرێکی سیاسی دەڵێت دیزاینکردنی ئەو هەڵبژاردنە بە ئامانجی بچووکردنەوەی کۆمەڵە و هەڵوێستی کۆمەڵیش بۆ نەچوونە نێو پەرلەمان ڕەتکردنەوەی دیزاین و نەدانی شەرعیەتە بە ساختەکاری. کۆمەڵی شتێکی باشی کردووە لە ڕوانگە سیاسیەکەشەوە بۆ جەماوەری خۆی و بۆ خەڵکی کوردستانی سەلماندۆ کە کۆمەڵ لە پشتی جەماوەرایە ناچێتە پەرلەمانێک کە دیزاین کرابێت. کام دیزاینە کراوە خەڵکێکی پێ لە نەبوونێکا پێکراوە بەبوون کە حیزبێکیش لە واقعی کوردستانە لە خەمخۆری خەڵکی کوردستان و جەماوەردایە بیخەنە دواوە کۆمەڵ ئیسلامی بە مەواقفی سیاسی و بەوەی کە ئێمە لێ حاڵی بووینە مەوقفێکی باشی دەربڕیوە و هەڵوێستێکی جوانیشی کردووە. لای خۆیەوە پارێزەرێک دەڵێت قەبارەی کۆمەڵ زۆر لەوە زیاترە کە بە 3 کورسی بخەمڵێنرێت بەهۆی ئەوەی کۆمەڵ خزمەتی زۆر زیاتری بە کۆمەلگە و توێژە جیاوازەکانی کردووە. کۆمەڵ حیزبێک نێت تازە دروست ببێ کۆمەڵ شەهیدیدایە لە شاخ بووە لە شار بووە لە شارە و ئیشانەی کۆمەڵ کردوێتی کەم کەسیت کە کردێتی لە هەروە کۆتەمشا بکەی کۆمەڵ تابیل ئەوەندە کورسی نییە هەڵوێستێکی بەجێیان چونکە هەر شتێکە تو بزانیت ئەو حەجمەنی و بچی ئەو شوێنە یعنی دەبی بە توندی ڕەتیکە پێشتر زانیتمان کە لە هەڵبژاردنە عادەتەن تەزویرات هەیە یعنی ئەوەی سەردەکەوی تەئیدی دەکا ئەوەی بەدڵینە ڕەتی دەکاتەوە بەس ئەوەی کۆمەڵی کە دەیبینین بە خۆیان کە دەرەنجامەکانیان دەدی لایەنەکانی تکە ڕۆژنامە نووسان بگرەوەندی شۆک دەبوون بەوەندە کورسێک کە هینایەتی. لەگەڵ تەواوبوونی هەڵبژاردننی خولی شەشەمی پەرلەمانی کوردستان کۆمەڵی دادگەری بە جۆرێک بە ئامانجگیرە هەوڵی بچووکردنەوە و شکاندنی درا بەڵام کۆمەڵ وەک هەمیشە بە هەڵوێستەکانی نەیارەکانی تووشی شۆک و سەر سوڕمان کردووە. ئیدریس محەممەد کەناڵی ئاسمانی پەیام هەولێر.